سلااوان لێبێت و ئەم کاتتان باش لە کۆلیژی تەکنیکی سۆرانم ئەمڕۆ ئاهەنگی دەرچوونی وێنەگرتن بۆ ئەو قوتابیانە ئاکرێت کە چەند ساڵێک لەم کۆلیژە درێژیان بە خوێندن داوە. بزانم ئەمڕۆ چەند قوتابی ئاهەنگی دەرچوون لە نێو کۆلیژی تەکنیکی شەقلاوە یاخود کۆلیژی سۆران دەکرێت. لێرە پرۆفسۆر یاریدەدەر سیروان لەتیف میوانی منە. کاک دکتۆر سلااوت لێبێت. زۆر سپاس. ئەمڕۆ دەبینین کە ژمارەی قوتابی لە بەشە جیاوازەکان ئاهەنگی دەرچوونی وێنەگرتنیان بۆ ئەکرێت. ئەگەر پێم بڵێ چەند بەش لە خۆ ئەگرێت و ژمارەی قوتابیانە چەندە؟ ئێمە لە کۆلیژی تەکنیکی سۆران خۆی لە 6 بەش پێک دێتن. ئەوانیش بریتین لە بەشی پەرستاری و شیکاری نەخۆشیەکان و ئافرەتان و لەدایکبوون لەگەڵ بەشەکانی تەکنەلۆژیای زانیاری و کارگێڕیکار و ژمێریاری لە بەیانیان و ئێواران هەر 6 بەشەکان قوتابیمان ئەو ڕووکەنە وێنەی دەرچوون دەگرن کە تقریبی خۆی لە نزیکەی 600 قوتابی دەگرێتەوە بە بەیانیان و ئێواران. باشە دەبینین ئەو ژمارە زۆرەکە ئەمڕۆ بڵێم وێنە ئەگرن و دواتر لە مانجی داهاتوو کە دوای ئەو تاقیکردنیان کرد ئاهەنگی دەرچوون بە فەرمی ئەکرێت. پەیامت چییە بۆ قوتابیان کە لێرە ئاهەنگی؟ وەڵڵاهی هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم و داواکاریشین لە قوتابیانمان کەوا هەر تەنها ئەیرە نەبیتن لە قۆناغی داهاتووی ژیانیشیاندا پەرە بە توانەکانی خۆیان بدەن و هەوڵ بدەن بۆ زیادکردنی ئاستی زانست و زانیاریان. زۆر باشە. تا چەند لە نزیکەوە گوێ لە داواکاری قوتابیان نەگرێ و مامۆستایان بە هەمان شێوە؟ وەڵڵاهی زۆر حەزم پێم خۆشە ئەو پرسیارەی لە تەڵەبەکان و لە مامۆستاکان بکەین بزانی ئەمە تا چەند گوێیان لێ دەگرین و بزانم ئەوەی پێمان کرایە هاوکار بووینە گوێ ڕایال بووینە هەر لە ڕۆژی یەکەمی دەست بەکاربوونمان هەتا ئێستا و لە ئایندەشدا ئینشاڵڵا هەر بەو شێوازە دەبین. عەزیزم بەڕێزن پرۆفسۆری یاریدەدەر سیروان لەتیف ڕاگری کۆلیژی تەکنیک. مەبەستمە گفتوگۆ لەگەڵ دوو قوتابێتی دش بکەم خاتون ئەگەر بیتە ئێرە بارانێکی بەلێزمەش ئێستا لە سۆران دەستی پێکرد. ناوت چییە لە چ بەشێک ئەو خوێنت چەند ساڵە دەخوێنی و چی فێر بوو؟ ناوم بشڕایاسینە دەرچوو کۆلێژی ژمێریاریمە مەرحەلە دوو بووین ئەو ساڵ خۆشحاڵین لەو ڕۆکە ئەکە ئاهەنگی دەرچوونمان کرد. لەو دوو ساڵێ زۆر شت فێر بووین. سوپاس مامۆستایەکانیش دەکەین کە یارمەتی دەربوون. هەیە بەرنامە چییە بۆ داهات؟ ئەکەیت هەرزەریش زۆر خۆشمانێتون کە ئەو ڕۆژە تایبەتە لە ژیاندا دووبارە نابیتەوە. دەتەوێت سوپاس چێ بکەیت؟ سوپاسی مامۆستا ئەکید یەکەم جار داکوبابم دوایش مامۆستاکانم. باشە بەرنامە چی ئەمڕۆ دوای نیوەڕۆ دەستنە پارچی گوڵانیان هەر لێرە وێنە ئەگرنەوە؟ نا هەر لە لێرە وێنەی دەگرین دوایش دەچینە پارچی گوڵان. دەست خۆش پیرۆزە بە هیوای دامەزران. مەمنون سپاس. زۆر زۆر سپاس. قوتابیەکی تری شوەرەگرم گفتوگۆ لەگەڵەوە کەم تۆش لە چ بەشێکی ئەگەر پێم؟ من ئومێد محەممەد دەرچوو بەشی ژمێریاری کۆلیژ تەکنیکی سۆران. 2 ساڵە دەخوێنی چی فێر بووی بەرنامە و پلانی جەنابەت بۆ داهاتوو چییە؟ لەو ڕێی فێربوونە زۆر وانەی گرنگ فێربوون وەروە ناسنی ئەو کەسانێک کە بڵێن گرنگتر لەوانەکان ناسنی کەسی نوێ بوو هاوڕێ نوێ بوو ئەوتمان بڵێن برا و خوشک نوێ بوو بۆ ئێمە کە ئەمەش گرنگێکی زۆری هەبوو لەوانەکان زیاتر بوو گرنگ بوو وەروە بۆ پلانیش ئینشاڵڵا پلانی زیاترمان لە پێشەوە خوێندنی زیاترشمان لە پێشەوە چاومە لە پلەی بەرزترە بێت ئینشاءڵڵا. زۆر سپاس پیرۆزە ئینشاءڵڵا. وە گوتم ئەمڕۆ کۆلیژی تەکنیکی سۆران ئاهەنگی دەرچوونی بۆ ئەکرێت وەک پرۆفسۆری یاریدەدەر سیروان لەتیف ئاماژەی پێکرد کە ئەمڕۆ نزیکەی 600 قوتابی ئاهەنگی دەرچوونیان بۆ دەکرێت. کۆمەڵێک بەشی جیاواز هەن بڕیار وایە پێداچوونەوە بە ناوی ئەو بەشانە بکرێت کە بۆ نمونە بەشی کارژێڕکارە ژمێریاریە کۆمەڵێک بەشی ترن ئایتیە ئەم بەشانە بڕیارە گۆڕانکاری لە هەندێک بەش ناوەکانیان بکرێت و ئەو قوتابیانە لە ڕێگای زاریکرمانجی پەیامی خۆیان هەبوو کە ئەم ساڵ ئاهەنگی دەرچوونیان بۆ ئەکرێت و ئەو وانانە یاخود ئەو بابەتانەی کە لە کۆلیژ فێر بوونە ئەوان دەخوازن پێشکەش بە کۆمەلگا بکەن لە داهاتوو. دیمەنی ئێستای نێو کۆلیژی تەکنیکی سۆرانە هەوڵە دەم لەو بەریش کە بەشی لەدایکبوون و منداڵان یاخود بە شێوازەکەی ترمامانە لێرە ئەو بەشەش ئاهەنگی دەرچوونی بۆ کرێ بزانم پەیامی ئەوان چییە کە ئەمڕۆ ئاهەنگی دەرچوونیان بۆ کرێت. لێرە وێنە یادگاری هەیە لەنێو ئەو قوتابیانە کە گوتم ئەمڕۆ 600 قوتابی
ئاهەنگی دەرچوونیان بۆ ئەکرێت خاتون سلااوت لێبێ هەست چۆن ئەگەر پێم لە تۆش هەستێکی زۆر خۆشە کە لەگەڵ مامۆستامان توانین ئەو قۆناغا بەسەر کۆتایی پێبینین وەروە دەستخۆش لە مامۆستان و ستافی کۆلێژ و ڕاگری کۆلێجەکەمان دکتۆر سیروان دەکەین کە پاڵپشتمان بوو هەر ینی هۆکارێک کە ڕێگر بێ لە ئێمە ئەو هەوڵیدا کە پاڵپشتی ئێمە بێت و خەمیە شتێکمان نەبێت تەنها خوێندنەکەمان گەیشتن بەو ئەمانجا چ بەشێک بووی بەشی ئافرەتان لەدایک بوون باشە بەرنامە چێ بۆ داهاتوو چی فێر بووی ئەم دوو ساڵ ئەم دوو ساڵە زۆر شتی گرنگ فێر بووین تابێت مامۆستاکانمان وە سوپاسی مامۆستا ئازادەجێکەمە سەرۆک بەش کە زۆر هاوکاریمان بوو مامۆستامان ئەستافی مامۆستانی مامانی بەعام بۆ داهاتووش بڕیارم داوە وەک تاکی خۆم بڕیارم داوە بخوێنمەوە ئەگەر خوا قسمە دەڵەوانێ بخوێنمەوە ئەگەر نەش هەوڵ دەدەین وەک خۆبەخش خزمەتی هاوڵاتیانی کوردستان بکەین دەستەکان خۆش عزیزی زۆر مەمنون سپاس دەکەم عزیزی زۆر سپاس ئەمەش پەیامی یەکێکی تر بوو لەو قوتابیانەوە گوتم ئەمڕۆ ئاهەنگی دەرچوون لە کۆلیژی تەکنیک 600 قوتابی ئاهەنگی دەرچوونیان بۆ ئەکرێت و پرۆفسۆر یاریدەدەر سیروان لەتیف ئاماژەی بەوە کرد کە بۆ داهاتوو بەرنامە و پلانی باشیان هەیە بۆ ئەوەی کۆلیژ تەکنیکی سۆران زیاتر ئاسی زانیاری و زانستی تێدا بەرز بکرێتەوە چەند بەشێک هەن بڕیارە ئەو بەشانە هەندێک گۆڕانکاری لە ناوەکانیان بکرێت بەڵێ